Additionally, we are very concerned and deeply concerned about 6 Badinan prisoners who have been imprisoned since December 2020 without a trial, and there are no plans to have a trial. I pass it on to my colleague, Kamran Osman, who will share with you all the details. Thank you so much. ئێمە لە تیمی کوردستانی عێراقی CPT سەرباری پێشوازیکردن لە بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم بۆ کەمکردنەوەی حکمی زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان شێروان ئەمین نەعۆ ناسراو بە شێروان شێروانی، گوهدار محەممەد ئەمین گوهدار زێباری، هاریوان عیسا، شڤان سەعید ئەیاسکەرەم لە 6 ساڵ زیندانیکردنەوە بۆ 2 ساڵ و 4 مانگ لە هەمان کاتدا لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەدا کۆمەڵێک تێبینی و سەرنج و نیگەرانی خۆمان سەبارەت بە دۆسیەی زیندانیانی بادینان بەگشتی و بە تایبەت بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم ڕادەگەێنین. ئێمە چاوەڕوان بووین بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم کە لە 22 شوباتدا بڕیارەکە دەرکرا، چاوەڕوان بووین ئەو بڕیارە هەموو چالاکوانان و ڕۆژنامەنووسانی حکومدراوی بادینان بگرێتەوە، لە هەمان کاتیشدا هەموو ئۆتۆمەتانەی کە لە سەریانە لا بدرێت و دەست بەجێ ئازاد بکرێن. ئێمە پێمان وایە دۆسیەی زیندانیانی بادینان هەر هەمووی پەیوەستە بەیەکەوە، هەر هەمویان بەهۆی ئەنجامدانی کاری مەدەنی، چالاکوانی مەدەنی و کاری میدیایی و کاری ڕۆژنامەوانی لە ماوەی 6 مانگدا دەستگیر کراون. لە 18 ئابەوە تاوەکو 11 شوبات 81 چالاکوان و ڕۆژنامەنووسی دەڤەری بادینان دەستگیر کراون. ئێمە بە پشتبەستن بە چاودێریکردنی 17 پرۆسەی دادگاییکردن جەخت لەوە دەکەینەوە کە تۆمەتی سەر زیندانیانی بادینان تۆمەتەکان زۆر تۆمەتی گەورە بوون، بەڵگەکان زۆر بەڵگەی ناپێویست و بەڵگەی لاواز بوون لە دژیان، بۆیە زیندانیانی بادینان شایانی ئەوە بوون دەست بەجێ ئازاد بکرێن، قەرەبوو بکرێنەوە و داوای لێبوردنیشان دەبکرێن. ئێمە لێرەوە ناوی ئەو ڕۆژنامەوان و چالاکوانانە ڕادەگەێنین کە ساڵی ڕابردوو حکم دران و ئەم بڕیارەی سەرۆکایەتی هەرێم ئەوان ناگرێتەوە لە کاتێکدا ئەوان بەشێکن لە زیندانیانی بادینان. و ئێمە داوای بەڕێوەچوونی پرۆسەیەکی دادپەروەرانە، پرۆسەیەکی دادگایی دادپەروەرانە بۆ پێم چالاکوانە دەکەین و پێمان وایە دەبێت پارێزەرەکانیان پێش بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردن ئامادە بن، لە کاتی لێکۆڵینەوەش ئامادە ببن و بتوان پەڕاوی لێکۆڵینەوەیان ببینن. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT نیگەرانین لە بارودۆخی ئەو 5 زیندانیە لە ناو زینداندا بووە بە پێی گوتەی بەشێک لە زیندانیان ئەوان ئەشکەنجە دراون لە ناو زینداندا. یەکێکی تر لە چالاکوانانی بادینان کە لە 13 تشرینی یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە دایکێکە، دایکی 5 منداڵە بە ناوی بێریڤان ئەیوب حەسەن کە تاوەکو 1 ساڵ نەتوانرا پارێزەرەکەی بیبینێ. لە ئێستادا پارێزەرانی دۆسیەی زیندانی بادینان نوێنەرایەتی ئەم دۆسیە دەکەن لە ڕۆژی 28 مانگدا کە پرۆسەی دادگاییکردنی بێریڤان بەڕێوە دەچێت، دەبێت ئەوان ببن بە نوێنەری تاوەکو ئێستا ئەو پارێزەرانە دۆسیەکەی بێریڤانیان نەبینیوە، نازانن چی لە دۆسیەکەی بێریڤاندا هەیە. ئێمە وەکو تیمی کوردستانی عێراقی CPT داوای هەڵگرتنی تەواوی تۆمەتەکانی سەر زیندانیانی بادینان و دەست بەجێ ئازادکردنی هەموو ئەو ڕۆژنامەوان و چالاکوانانەی بادینان دەکەین کە لە 8 ئابی 2020ەوە تاوەکو 11 شوباتی 2021 دەستگیر کراون. سربەخۆیی دادگاکان و دادپەروەری دادوەران بنەمای سەرەکی بنیادنانی هەر کۆمەڵگەیەکی دیموکراسی خوازە. ڕێزگرتن لە ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری میدیایی ئەرکی حکوومەت و دەسەڵاتدارانە. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT هەروەکو چۆن لە ماوەی ڕابردوودا لەگەڵ کونسوڵخانەکان، لەگەڵ باڵوێزخانەکان، لەگەڵ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەرخەت بووین بۆ دۆسیەی زیندانیانی بادینان، پێمان وایە ئەم بڕیارەی سەرۆکایەتی هەرێم نامانوەستێنێ و ئەمە بە مانای داخستنی دۆسیەی زیندانیانی بادینان نییە، بەڵکو لە ئێستادا کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوانی تر لە زینداندان. ئێمە بەردەوام دەبین لە داکۆکیکردنی بۆ ئەو زیندانیانە، داکۆکیکردن بۆ مافەکانی ئەو زیندانیانە. لە هەمان کاتیشدا داوای هەڵگرتنی سەرجەم تۆمەتەکانی سەر شێروان شێروانی و گودار زێباری و هاریوان عیسا و شڤان سەعید و هەروەها ئاسکەرەم دەکەین. پێمان وایە شایانی قەرەبووکردنەوەن، شایانی داوای لێبوردنکردنن و دەبێت بە خانەوادەکانیان شاد ببنەوە. زۆر زۆر سپاس بۆیەوە.
last Monday, we went to the trial in Erbil, and unfortunately, the trial was postponed and will be postponed until 28th of February, this Monday, and we will attend that trial as well. And it's really, I think, it's the first woman that has been imprisoned like this for so long time without having a trial, and she has 5 children. So it's really necessary to get her free. Well, the first important step is to attend the trial and then talk to lawyers and talk to other people. We will address, well, we have been talking with the British consulate, for example, also the EU delegation. So it's very important with the international pressure, and that we don't forget all the prisoners that are still in prison, that they all must be free. Of course, it's for all the prisoners. But Berivan is the first woman, so that's why we definitely want to mention her.